ولدنا شيء الحمد لله. نفس الكاكا خطر زي برينويني والله سيارة إذا مخالف دبير. السورية مخالف بين الدين ودشتوي في شام مكتب السورية وا. أو استخدم بشوية لوانا. ترافیک هەرجارە و هۆکارێکی ڕووداوەکانی هاتوچۆتەوە توێ دەکات. ئەمجارە باز لە هۆکارێکی سیر و سەمەرە و ڕاستەقینە دەکەین کە هیچ کەسێک و بەرنامەیەک کاری لەسەر نەکردو و باس نەکراوە. ترافیک بۆ یەکەم جار وەک یەکەم بەرنامە لە کوردستان سوچوارەوە هۆکارە و بە بەڵگە و دیکۆمێت نیشان دەدات. ئەویش خەوتنی شۆفێرە لە کاتی لێخوڕین. دروستبوونی ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆ بەهۆی نووسن لە کاتی شۆفێری و لێخوڕینی ئۆتۆمبیل زیادی کردووە. بە جۆرێک تەنها لە شاری هەولێر لە ماوەی 2 مانگ لە شەقامی 120 مەتری 5 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. 4 لەو ڕووداوانە بار هەڵگرن و یەکی تریان ئۆتۆمبیلێکی بچووک بوو کە شۆفێرەکەی ئافرەتەوە لە ناوەڕاستی شەقامی خێرایی 120 مەتری خەوتووە. ترافیک بۆ یەکەم جار چەند گەرتێکی تایبەتی نووسن یان خەوتنی شۆفێران و ڕووداوی دڵتەزێن نیشان دەدات کە پێشتر نەبینراوە و تایبەتە بە بەرنامەی ترافیک. ئەو ڕووداوانەش یەکەمیان لە ڕێگەی مووسڵ هەولێر بەهۆی خەوتنی شۆفێری بار هەڵگەڕ ڕووداوێک بە قەت تەقینەوەی بۆمبێک دروست دەکات. لە بەرەبەیانێک لە شەقامی 120 مەتری هەولێر شۆفێرێکی بار هەڵگەر بە پێی قسەی پۆلیسی هاتوچۆ لەبەر ماندوێتی و باشی و خۆشی ڕێگاکە بێئاگا دەبێت و خەو دەیگرێت. دوای خەوتن و خەواڵوبوونی شۆفێرەکە کۆنتترۆلی بار هەڵگرەکەی بە قەبارێکی گەورە و قرس لە دەست دەدات و خۆی بە شۆستەی ڕێگاکە دەکێشێت. ئەوەی جێگەی داخ و سەرنجە لەو کاتە 5 کرێکاری ژینگە لەو شوێنەی شەقامەکە پاک دەکەنەوە هەر 5یان دەشێلێت. بە موعجیزە سێ لەو کرێکارانە ڕزگاریان دەبێت و یەکیان پارچە پارچە دەبێت و کەسێکی تریان بە سەختی بریندار دەبێت. ترافیک دەچێتەوە شوێنی ڕووداوەکە و هۆکاری ئەو ڕووداوە لە زاری گوتەبێژی هاتوچۆی هەولێر دەگێڕێتەوە. ئەو شوێنە شەقامی 120 مەتری خێرایە. بەداخەوە کارەساتێک کە کەوتەوە لێرە کەوتەوە لە کاتێکی دەتانم بڵێ زووی بەیانی بوو، کاتژمێر 9 بەیانی بوو کە کەوتەوە. کارەساتەکە چۆن کەوتەوە چۆن دەستی پێکرد. شفێری ئەو تەنکەرە کە هات لە 120 مەتری ڕا کە هات لە ئیتیجای مووسڵەوە کە بێوێتن بەرەو ڕێگای کۆیە بڕواتن وا دیارە ئاگای لە خۆی نەبوو. جا ئەو ئاگا لە خۆ نەبوونە هۆکارەکەی بەکارهێنانی مۆبایل بووە یاخود خەوتن بووە. گرنگەوەی کاک تێگەیشتە کە
ئەو خاڵە ئاگای لە خۆی نەبوو ئەوە چی کرد کە گەیشت ئێرە کۆمەڵی کرێکار ئەلێر دەڕۆیشتن کە خەریکی پاکردنەوەی شەقامی 120 مترین لەسەر شەقامەکەش نەدەڕۆیشتن بەڵکو لەسەر شۆستەکە دەڕۆیشتن تانکەرەکە کاتێک کە گەیشتە کرێکارەکان لە یەکەم کرێکاریدا هێشتا ئاگای لە خۆی نەبوو برێکردن و کەمکردنەوەی خێرایش نەبوو کە ئەوە بە بەڵگە و بە بڕهان پێمان دەڵێتن ئەو شوفێرە بە بێ ئاگایی لێخوڕینەکەی کردو جا بێ ئاگایەکە وەکو باسما کرد یان خەوتن بووە یان بەکارهێنانی مۆبایل بووە یان هەر شتێکی تر بووە کاتێک کە کرێکاری یەکەمی شێلە ئینجا بەرە ئەوانی تر هات لەو کاتە هەوڵیدا برێک کاتن لەگەڵ برێکردنەکە لەبەرەوەی خێرایەکەشی ڕاستە یەکجار زۆرنەوە بەڵام لەبەرەوەی برێککە لە ناکاو بوو بۆیە بارهەڵگرەکە مەقەسی کرد و سەرجەم ئەو کرێکارانی تر کەرێرە بوون هەمویانی شێلا بەداخەوە لە دەرەنجامی ئەو ڕووداوە کرێکارێکیان جیان لەدەستدا و چوار کرێکاریش بریندار بوون جابزانە لێرە گرنگی خەو و ئیسراحەت لێرە دەست پێ دەکات لە بۆ شوفێرانی بارهەڵگر ڕاستە هەرچی بوونەوەرە لەسەر ئەو گۆی زەویە پێویستی بە ئیسراحەتکردن و بە خەوەیە بۆ ئەوەی جەستەی پاک بێتەوە لەو ژارەی کە لە کاتی بە ئاگاییەوە وەریگرتووە بەڵام ئەو خەو ئەو ئیسراحەتکردە دەبی کەی بێتن دەبێت لەو کاتە بێتن کە مرۆڤ لە شوێنی ئیسراحەتکردنە لەسەر شوێنی خەوە نەک لە پشتی ستێرنا ئەگە لە پشتی ستێرن ئەو خەوە وەربگیرێتن خۆی خەوەکە دەبێت ئەو ژارەی کە پێویستە لە ناوجەستە نەمێنێتن واتە کارەساتەکان لەوەیە کاتێکە خەو لە پشتی ستێرنەوە بێتن بۆیە دەبێت شوفێرانی بارهەڵگر بەر لەوەی بزنە پشتی ستێرنەوە بڕێکی باشی ئیسراحەتیان وەرگرتی بێتن و بەتاوی خەوتە بن و مێشتێکی بە ئاگاوە لێخوڕی بکەن بۆ ئەوەی تووشی کارەسات نەبنەوە. کە باس لە ئیسراحەت و خەوتن بکەین واتە ئیسراحەت و خەوتن دەبێت کەی بێتن دەبێت لەو کاتانە بێت کە جەستەی مرۆڤەکە یان شوفێرەکە تێیدا ڕاهاتووە کە ئیسراحەت وەربگرێت لە بۆ نمونە شوفێرێک ڕاهاتووە کە ڕۆژانە لە کاتژمێر 10 شەوە یاخود 11 شەوە تاکو هەشتی بەیانی بخەوێتن بە مەدایەکی درێژ جەستەی سعاتە بەئەلۆجەکەی کە لە ناو مرێکیدا هەیە بەو شێوەیە بەرمەجە کراوە جا کاتێک کە دەیەوێتن لە ناکاو لە سعات 2 شەو دەربچێتن لە بۆ 4 شەو لێخوڕین بکاتن بێگومان لەو کاتانە مێشتی هەر پرۆگرامەکەی پێشتری لەسەرا مێشکەکەی کاتێک کە گەیشتۆتە کاتژمێردەوە ئیتر دەستی بەخەو کردەوە و ئیسراحەتی کردووە ڕاستە مرۆڤەکە هەست دەکاتن بە جەستە چالاکە و کێشەی نییە و نەخەوتووە بەڵام لە ڕاستیدا مێشتی خەوتووە. ڕووداوێکی هاتوچۆ بەهار هۆکارێک بن قوربانی گیانی و زیانی مادی زۆری لێ دەکەوێتەوە هەموو ئەو زیان و قوربانیانە شۆفێرەکان کە قیادی ئۆتۆمبیلەکە دەکەن لی بەرپرسن. لە ڕووداوی دووەم ئۆتۆمبیلێکی بار هەڵگر بەهۆی بێئاگای و خێرایی زۆر لە ڕێگای هەولێر قوشتەپە تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت کە بەهۆیەوە یەک خێزان کە 7 ئەندام بوون پێنجیان گیانیان لەدەستدا. ئەمە پێداگیری ناکەم ئەوەی لەو خۆم دەیکەم ئەو هەژدە ئەوەی کە لۆ خۆم دەیکەم ئەوش دۆ دنیامان کاکە سیارێکی نیسانسەنی لەو سایدی دەڕۆی سایری خۆی ئاسایی ئەو لۆریە دیار بە سرعەت دەهات لە پشتەوە خۆی لێدا. ڕووداوی سێهم بەهۆی بیاگایی شۆفێری بارهەڵگر و ڕاهێنانی فێرخوازێک ڕووداوێکی تر دروست دەبێت کە زیانی مادی لێ دەکەوێتەوە. زۆر جار کەم تەرخەمی و هەست نەکردن بە بەرپرسیارەتی لە لێخوڕین وا دەکات کارەسات بەخۆڵقێت بۆیە بیرکردنەوە لە زیان و قوربانیەکان بەو ڕێژە زۆرە هێشتا وای نەکردو پەندی لێەوە فێربین و ئەو هەڵە و کەم تەرخەمیانە دووبارە نەکەینەوە.
ڕووداوی چوارم لە شەقامی 120 متری گومان دەکرا کە شۆفێرەکان خەوتبوون و بێئاگا بن دوو ڕووداوی سەخت دروست دەبێت. یەکێک لەو دوو ڕووداوە گیان لە دەستدان و شێلانی کرێککارێکی شینگە بوو. ئەوەی ترافیک لە وەڵقەیە دەوێت باسی بکات ڕووداوێکی سەختی بار هەڵگرێکە کە تا ئێستا نەبێراوە. ئەو ڕووداوە هێندە دڵتەزێنە کە ناکرێت هەموو وێنە و گەرتەکان نیشان بدرێت. زۆر جار دەپرسین کێ بەرپرسە لە زۆری خۆکاری ئەو ڕووداوانە یان بۆچی ڕوودەدەن. بەشێک لەو پرسیارانە لە بەرنامەی ترافیک گۆڵامەکەی دیارە کە ناکرێت هەر شۆفێرێک پۆلیسێکی هاتوچۆی بۆ دامرێت. بەڵکو دەبێت شۆفێر ببێت بە هاوڕێی هێماکانی هاتوچۆ کە بە زمانی هاتوچۆ ناسراوە. هەروەها پابند بە یاسا و ڕێنماکان بێت تا ئەو ماڵوێرانی و دەردە کوشندەی هاتوچۆ ببڕێتەوە. شارەزایەکی هاتوچۆ بۆ ترافیک باس لەو هۆکارانە دەکەن. تا ئێستا بەڕای من هەندی خەڵک تێناگایە چۆن یاساکانی هاتوچۆ گرنگە و چۆن جێبەجێ ئەکات کە یاسای هاتوچۆ ئەگەر جێبەجێ نەکەی تۆ دەمری یا زەرری سامانیەکەی یا کەمەندامەبی. لە هەر وڵاتێکە یاساکانی هاتوچۆ خۆی جێبەجێ نەکرێ ئەو وڵاتە ناوزەند دەکرێت بە وڵاتی ناشارستانی. ئەگەر ئێمە توانیمان یاساکانی هاتووە لە وڵاتی خۆمانە جێبەجێ بکەین دیارە وڵاتێکی شارستانین. بەداخەوە مەسەلەی هاتوچۆ بۆ پەیداکردنی بژێوی ژیانە بۆ چارەسەرکردنی ئیشی ڕۆژانەمانە. ئەگەر یاساکە وەکو خۆی جێبەجێ نەکەین دیارە ئیش کاری ڕۆژانەشمان جێبەجێ ناکەین. تووشی گرفتی گەورە ئەبین وەکو لە خلالی ئەم چەند ڕۆژە چەندین ڕوودا و کارەساتی دڵتەزێن ڕووی داوە کە بۆتە هۆی مردن و گیانلەدەستدان و برینداربوون و کەمەندامبوون و زەرەری سامانی هاوڵاتیانی ئێمە. جاتی ئەوەی چارەسەری کێشەکان بکەی تۆش خۆت دەکوژی. ئەگەر تۆ غەمخۆری وڵاتەکەت بی لە پێشە بۆ ئەوەی نەمری چارەسەری کێشەکان بکەی لە کاتی لێخوڕینا ئەبێ بە شێوەیەکی شارستانیانە مامەلە بە تۆمبیلەکەت بکەی و یاساکانی هاتووە لەسەر شەقامەکان جێبەجێ بکەی. بەداخەوە لە خلالی ئەم چەند ڕۆژە چەندین هاوڵاتی گیانی لەدەستداوە. ئەم هەموو زەرەرە سامانیە یعنی چۆن ئەژمارەکەی و دوایەوە چۆن تەعویزە بێتەوە. لە هەمووی گرنگتر قائیدی ئۆتۆمبیلە چونکە هەموو ڕووداوەکان پەیوەنددارە بە مرۆڤەوە. ئەگەر مرۆڤ توانی سەیترە بکە بە لێخوڕینی ئۆتۆمبیلەکەی ئەگەر مرۆڤ توانی پابند بێ بە جێبەجێکردنی یاساکانی هاتووە زۆر جار دوور ئەکەوێتەوە لەو ڕوودا و کارەساتانی کە بەرەوڕووی دێت. ترافیک بۆ تێگەیشتنی زیاتر لە هۆکاری ئەو ڕووداوانەکە بەهۆی بێئاگایی و خەوتن و خاڵوبوون ڕوودەدەن بەدۆدا چوون دەکات. هێزێکی پۆلیسی هاتوچۆ دەبینین. ئەو مەفرەزانە لە هەموو کوچە و شەقام و چوارڕیان و ڕێگاکان دەبینرێن کە ئامانجیان پاراستنی گیان و سەلامەتی شۆفێران. لەگەڵ ئەو مەفرەزە دەردەچین. هەر لە سەرەتای هاتنە ناوەمان بۆ ڕێگای خێرایی 120 متری ڕووداوێکی سەخت ڕوودەدات و برینداری لێ دەکەوێتەوە. دەگەینە شوێنی ڕوودا. ئەوەی مەترسیدارە لە کاتی ئەو ڕووداوانە کە ڕوودەدەن وەستانی ژمارەی زۆری ئۆتۆمبیل و کۆبنەوەی خەڵکە لەو شەقامە خێرایی. وانت ناشی؟ الحمد لله. ايه كاك ده سعيد خد روشتي؟ صبر زور صبر. لو لا بهاتير كاتب بيش. لو بري بهاتا ولا. استابش مقبوض. لا بيشتو. لا بيشتو. ايه يكسره. يكسره. بۆیە سەرەتا مەفرەزانە ڕێگاکە دەکەنەوە ڕۆیشتن ئاسایی دەکەنەوە ئەو مەترسیە ناهێڵن. دواتر لە تەندروستی بریندارەکان دەپرسن و پەیوەندی بە تیمی 122 فریاکەوتن دەکەن و لە ماوەکی کورت ئامادە دەبن. دوای هاتنی تیمەکانی تەندروستی 122 ساڕێژی برینی و بریندارانە دەکەن. دوای دڵنیابوون لە سەلامەتیان ڕێکاری یاسایی لەلایەن پۆلیسی هاتوچۆ دەگیرێتە بەر.
ڕووداوەش بەهۆی بێئاگای و ماندوێتی شۆفێری دواوێ کە خۆی با ئۆتۆمبیلی دووەمدا دەکێشێت و ڕووداوێکی سەختی لێ دەکەوێتەوە. ئیدی هێزەکانی پۆلیسی هاتوچۆ بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران لەو هۆکارە چاودێریە و شۆفێرانە دەکەن کە بێئاگان و بە خراپی لێخوڕین ئەنجام دەدەن. مێ کاکە مێ مەڵی لێ کەس پەرتۆ ڕاستە کاکە. كاكا مرة مثلا أقوم مثلا نتن كاكا خطر زي برينويني والله سيارة اللي مخالف دبيت ماما مش شاش ما بقايد كاكا سلامتي إن شاء الله سلامتي إن شاء الله شو سايق بو؟ إذا زي فل أقول تنكز متسنة فرمون كعمرة بس دري ونفر سوتشندر ديشي ها؟ سينكت بس سينكت أديتو سلامة باشي تو سایدی خود روشتی؟ ها؟ تو سایدی خود روشتی. دپش تو ولا سیاره تودا. سرعتی تو چند بو علی را کد روشت؟ لو هسه برد روشتی لا. چه مشکلی هبو؟ حالت نفسی يعني نخوش لما راست دانينا؟ الحمد لله. إيه تو. دائما لشقامی 120 مترینە یەکێک لە هێلە خێراەکانی شاری هەولێر ڕووداوێکی هاتوچۆ لە پێشەمە ڕوویدا ئۆتۆمبیلێکی لە زۆری تەکسی ڤیکترا لەگەڵ ئۆتۆمبیلێک لە زۆری تایبەت شۆفلێت لە سایدی دەستەڕاست ئەم ڕووداوە بووە ئەگەر ئەم ڕووداوە لە سایدی دەستەڕاست نەبووە لە لایەکی لێواری شەقام نەبووە ڕووداوەکە بەڵکو گەورەتر دەبوو لەبەر ئەوەی شوفێری ئۆتۆمبیلی تەکسیک بە هیچ شێوەیەکی ئاگاداری پێشینەی پێشخۆی نەبووە و مەسافەی ئەمان واتە ماوەی دڵنیایی لە نێوان خۆی ئۆتۆمبیل تایبەتەکەی بەجێنێشت بوو خێرایەکەشی یەکجار زۆر بوو لەبەر ئەوەی بەلایانی خەتابار دادەنێن لە ڕووداوەکە هەر ئۆتۆمبیلێک لە دواوە خۆی بکێشێ بە ئۆتۆمبیلی پێشخۆی بەلایانی خەتابار دادەن لە هەمان کاتدا خێرایەکەشی زۆر بووە نزیکەی 25 متر برێکی هەبووە 25 متر برێکی هەبووە لە کاتی لێدانی ئۆتۆمبیلەکەی 25 متر برێکی کردووە ئەم 25 مترە نیشانەی ئەوەیە کەەوە شوفێری ئۆتۆمبیلی ڤیکترای تەکسی خێرایەکەی یەکسیان نەبوو بۆ خێرایەکەوە لەسەر شەقام بەپێی یاساکانی هاتچۆ بۆ دیارەکراوە بۆ زانینی هەموو لایەک هەر ئۆتۆمبیلێک لە دواوە خۆی بکێشێ بۆ ئۆتۆمبیلی پێشە خۆی بەپێی پێشینەکانی هاتچۆ بەلایانی خەتاباردادەنێت لە ڕووداوەکەدا. ماوەیەک لە سایدی ناوەڕاست دەڕۆیشتی حادیسەکە لەویا جوانە ڕوویدا بوو ڕایدەوەە ئێتر مەجبور سایدی ناوەڕاستمان کرد هەنێ سیارە لەم دیوەوە بۆ خۆی گەیشتمە بەردەم چێوە دەچی ئێستا وەڵا بەرەو سلێمانی لە چێ داهاتی لە زاخۆ لە زاخۆی داهاتی چەند کاتژمێرە لێ دەخوڕی تقریباً 4 کاتژمێر و نیوە ناتوانێت لە چەند کاتژمێریان بۆتان هەیە ئیسلاحاتکانی لە بۆ خۆتان کە بۆی بە شێوەیەکی هادێتر ئۆتۆمبیل لێ بخوێت ژەمەکانە ژەمی خواردن جاری وا هەیە لە مەحەمەد لا چەند سەعات ڕاتگرتیەوە وەکو ئیسلاحات خۆت دایتە خۆت ئیسلاحات کردیە بۆ خۆت تا ئێستا نەگرۆنەوە وەڵا بەڵام تەمام لە مەحەمەد دەرەوەی خەولی ئێستا بۆ ئیسلاحاتە چتە لەبەرەوە تۆ لە ڕێگای چتور هاتی ئەمن برای خۆم ڕێنمایی دەکەم لەوە سایدی ناوەڕاست دەڕۆیشتی مەسافەکەش زۆر نەبوو بەڵام ئەوەکو ڕێنمایی دەکەم ئەوە شەقامی 120 متریە بە خۆ دەزانیدا هەولێر ونیە میوانیشی سەر هەردوو چاوم سەلامەتی ئینشەڵا بەخێر و خۆشی
سەفەرەکە دەکەی بەس لە شوێنێک ئیسراحەت کە چونکە عادەتەن ئەو ئۆتۆمبیلی بار هەرگرت تەرکیزی نامێنێ ئەگە ئیسراحەت ناکە باشە برای من بۆ سەلامەتی هەموو لایەک دەستەکان سەبر کاکە ڕاوەستە نیسان تیدا حەقی خەڵکی مەخۆ برای عەزیز لەسەر هەموویان دەسوڕێەوە مخالفەی نەکەی و دەشتەوێ پێش هەموو کەسی بسوڕێەوە ڕاوەستە کاچم برای عەزیز ئاگاداری خۆت بە نیسان بێستە دەڵەتی چاوە مەجاالە شوەگرە لە لایەکی ڕاگرا شوفێری یارس مەجا بەڵێ ئاگەر لە خۆبی ئاگەر لە خۆ لۆ ها بە عەجەلەی خەڵکی ئیسعاز دەکەی و زاگزیک و ئەوژە تۆ پێشینەی هاتو چۆ دەبی ئاگەر لە پێشە خۆت بی کاکە غەڵەت دەکە ئێستا ئیزرات لەگە دەکەینەوە جارشکە لە پێش سیارەی مڕوری زاگزیک نەڕۆ یەک جێبدەم کاکە برای عزیزم بۆ جارشکەش هۆڕنی لێ نەدەی خەڵکی ئیسعاز نەکەی لە بۆ سەلامەتی خۆت باشە ئەم سەلامەتی خەڵکیش ئەو هەڵمەتە تا درنگانی شەو بەردەوام دەبێت. ئامانزنێشتنی ئاسەواری و جەنگی سەرشەقامە کەچگە لە ماڵوێرانی هیچی بەدوادانایەت. بەڕێوەبەری پۆلیسی یادوچۆی هەولێر عەنکاوە بۆ ترافیک باز لە زۆری هۆکاری ئەو ڕووداوانە دەکات. سەبارەت بە ئۆتۆمبیلی بارهەرگیر لە شەقامی 120 مەتری وەگشت ئۆتۆمبیلەکان کەوا ڕۆژانە بۆ ئیشکارەکانی خۆیان هەمووش لە ڕێگاوبانەکان دەکەن. ئۆتۆمبیلی بارهەرگیر بە تایبەتی کەوا لە ڕێگاوبانێکی دوور دێت یاخود چەند کاتژمێرێک لە کاتژمێرەکانی خۆی کە بۆ دیاندرەوە زیاتر کار دەکات پێویستە پشتێک بداتە خۆی ئیسلاحاتێک بکە بۆی دووربی لە ڕووداوەکانی هاتچۆ بۆی تەرکیز لەسەر لێخوڕینەکەی خۆی هەبی ئاگداری پێش خۆی چونکە ئێمە دەبینین کە لە چەند ڕۆژەکانی پێشتر کە ڕووداوی هاتوچۆمان هەبوو ئەو ئۆتۆمبیلێکە بارهەرگرە کە خەڵک دەشێت لەسەر شەقامەکان جیایە ڕووداوەکەی لە چاو ئۆتۆمبیلانێکەوە قەمەرانە لەبەر ئەوەی ئۆتۆمبیلی بارهەر کارەساتێکی زۆر گەورە دروست دەکات و ڕووداوەکانیشان هەمووی دڵتەزێنە و هەمووی بریندار و مردنی مەترسیدار توش دەشێت پیادەکان لەسەر شەقامەکان دەشێت پێویستە شوفێر لە هەموو کات و ساتێکدا گرنگی بە پشودانی خۆی بدا لەبەرەوەی تێبینیمان کردە لە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ شوفێر خەوتووە. تاکە چۆنی؟ چێوە دەچی بەو شەوەی؟ عربي وين تروح هسه؟ ايش قد ساعة؟ ما انت ما اعرف عنكاوي ممنوع بالليل؟ والله ما اعرف. شلون ما اعرف؟ والله ما منو وياك؟ صاحب الشركة صاحب الشغل؟ الشركة سيف الدين على طريق بحر كرم. ايش يقول؟ والله ما اعرف انا. إيه انت هسه وين تروح هسه؟ هسه اروح الجسر على اطلع خارج على ادور ممنوع عنكاوي بالليل ممنوعا باتا اجازة سنوية وقرا اجازة سنوية جيب لي اجازة سنوية تعال معاه سەبارەت بە ئۆتۆمبیلانێکەوە بارهەرگرن لەنێو شەقامەکانی ناوشەکاتێک بۆ ئێوارە بە هیچ شێوەیەکی لەوان نییە تیجوال بکەن یاخود ئیشوکارەکانی خۆیان بکەن دەبێت ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن هەر یەکە لە شەریکە و لە کۆمپانیای خۆیەوە بۆ ئاگاداری هەموو لایەک ئۆتۆمبیلی بارهەرگرت نابێت لە پاش کاتژمێر 5 ئێوارە بێتە نێو شار و شارۆچکەکان ئێستامە بە تایبەتی لە مەدخەلی شەقامی 120 مەترین بەرەو نێو قەزای عەنکاوە ئۆتۆمبیل بە شەوان بە هەموو شێوەیە قەداغەیە بە تایبەتی ئۆتۆمبیلی بارهەرگر بۆی ئیزدحامی بۆ خەڵک دروست نەکە و خەڵک تووشی ڕووداوی هاتچۆ نەبی لەو شوێنەیەکەوە مەستە لێنە. لە کاتی ڕووماڵکردنی بەرنامەی ترافیک ئێمە زۆر جار دەبینی هەر خۆمان یەکسەر دەگەینە شوێنی ڕووداوەکانی هاتچۆ یاخود بەسەر ڕووداوەکانی هاتچۆدا دەڕوانین و دەچین دەبین کە شوفێر ئاگای لە پێشە خۆی نەبووە لەبەرچە ئاگای لە پێشە خۆی یاخود بە موبایل خەریک بووە یاخود خەوتووە لە نێو ئۆتۆمبیلەکەی بە تایبەتی کە شەقامێکی 120 مەتری لە حلوەی سەوزۆمیوە زۆر نزیکە
تێبینیمان کردو لە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ لە کاتی بەرەبەیان لە کاتی درەنگانی شەو کاتێک کە دەچن بۆ ئەلوا کێشەیان نییە بەڵام کاتی کە دەگەڕێنەوە بەهۆی ئەوەی کە نەخەوتووە لە ماڵەوە کاتژمێرێکی زۆر لەسەر شەقام بووە لەو شوێنێکەوە بارەکانی خۆی هەر دادەگری یاخود بارکردن و داگرتن و بارکردن دەکات بۆ ئۆتۆمبیلەکەی ئەم شوفێرە ئیسلاحەتی نەکردووە کاتێک لە ئەلوە دەگەڕێتەوە بەرەو شوێنی خۆی و ئەو شوێنێکەوە مەبەستیتی بۆ شارەکەی خۆی یاخود بۆ ئەو مارکێتێکەوە لێ ئیش دەکات یاخود بۆ ئەو شوێنێکەوە بۆی دەچیت کە پوشوونی دایتە خۆی تووشی ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە لە هێلکاریەکانی هاتوچۆ یاخود کاتێک دەچینە سەر ڕووداوەکانی هاتوچۆ بۆمان دەردەکەوێت کەوا شوفێر نەخەوتووە پوشوونی نەدایتە خۆی ئەمەش یەکێکە لە هەرە هۆکارە سەرکشەکانی کەوا شوفێر تووشی ڕووداوی هاتوچۆ دەکات و موبایلیش دەتوانین برێن بڕگەی دووەمە لە ڕووداوەکانی هاتوچۆ. مانۆڕکردن و لێخوڕینی ئۆتۆمبیل لەژێر کاریگەری ماندوێتی و خاڵ بوو گەورەترین کارەسا دروست دەکات. پێویستە شۆفێران لە کاتی هەستکردن بە ماندوێتی لا لێخوڕین دوورکەونەوە تا تووشی هیچ ڕووداوێک نەبن.